ئەم حوتووە موزەی بروکسێل بۆ زانستەکانی سروشتی کرانەوە و خەڵک بە لەبەرچاوگرتنی بڕیارەکانی تەندروستی بۆ سەردان هاتنە ئەو موزەیە و خۆشحاڵیان دەربڕی کە لە دۆخێکی ئاساییدا ئەو سەردانە دەکەن. پێم وایە گرنگە چۆن لەگەڵ بڕیارەکانی سەبارەت بە کۆرۆنا هەڵسوکەوت دەکەین، چونکە کاتی زۆر تەرخان دەکەم بۆ ئەوەی لە بیرم بمێنن تا بە شێوەی پێویست ڕەفتار بکەین، بۆیە ئێمە ناتوانین هەروە لە ماڵ تەریک بمێنینەوە. بۆکردنەوەی ئەو موزانە حکوومەت پێشەنگی یارمەتیکردن بووە، بەڵام وەک بەڕێوەبەری کارەکانی ئەو موزەیە دەڵێت کردنەوەی ئەو موزانە مانای ئەوە نییە کە ئەوان دەگەڕێنەوە سەردۆخی ئاسایی کە پێشتر هەیان بووە. بەڵام تەنانەت بۆ ئێمەش کە بەشێکی حکوومەتی فیدراڵ یارمەتی کردووە هێشتاش ساڵێکی زۆر سەخت دەبێت نازانین دروست چەندە خەیانێت و کەیدا هاتی ئاسایی بەدەست دێنینەوە. سەرۆکوەزیری بەلژیک سەردانی ناوەند بۆ هونەرە جوانەکانی کرد، دەڵێت ئەمەندەی بتوانن بە شێوەی جۆراوجۆر پشتیوانی بۆکردنەوەی ئەو موزانە نیشان دەدەن. بەهاتن بۆ ئێرە دەبێت ئەو پەڕی پشتیوانی لە کەرتی هونەری بکەین، نیشان بدەین کە ئەوان دووبارە ئاوەڵا دەبن و خەڵک دەتوانن بە سەلامەتی تەواو بگەڕێنەوە، هەروەها بە شێوەی بڕیار پشتیوانیان لێ بکەین. بەڕێوەبەری هونەرە جوانەکان دەڵێت هەموو موزەکان ئاوەڵا نابن، بۆیە پێشنیار دەکات کە پشتیوانی نیشان بدرێت کە موزەکانی تریش کە بچووکترن ئەوانیش بکرێنەوە. لە نێوان زیاتر لە 100 مۆزەخانە لە بروکسل تەنها یەک لەدەی ئەوانە ئەکرێنەوە ئەگەر هەڵە نەبن. هەر بۆیە جیهانی فەرهەنگی دەبێت هاوسۆزی نیشان بدات، هەروەها ناوەندەکانیش دەبێت هاوسۆزی بۆ مەزەخانەی کۆشکی بۆزار هەروەها بۆ بچووکەکانیش نیشان بدەن. لێکۆڵینەوەیکی یونیسکۆ و ئەنجومەنی نێونەتەوەی موزەکان نیشان دەدەن کە 90% موزەکان لە جیهان ناچار بوون لەلانی کەم بەشێکی لە کاتی خۆیان دابخرێن کە کارتێکردنی لەسەر 85,000 موزە لە جیهاندا هەبوو.